مامۆستا زەینەب ئەرکەوازی کە لەدایکبووی شاری خانەقینە لە مناڵیەوە خولیای هونەری شێوەکاری بوو لە ئێستاشدا بەرهەمەکانی بۆتە جێی سەرنجی هونەرمەندانی شێوەکار لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بە دیاریکراوی. کارە هونەریەکانی ڕنگدانەوەی کلتور و هونەری کوردیە بە شێوەیەکی گشتی. ئەم خانمە هونەرمەندە لە کارەکانیدا گرنگی بە سەرجەم بوارەکان داوە، بە تایبەتی ژنان و ژینگە و سروشت بابینەری ئەم فیچەرە بین. سەبارەت بە ڕۆڵی ژنانی خانەقین لە بواری هونەردا، بەڕاستی ژنانی خانەقین هەر بە جوهدی خۆیانەوە و هەر لە مێژەوە تا ئێستا بەڕاستی ڕۆڵێکی باشیان هەیە لە خانەقین و توانیویانە لە دەرەوە خانەقینیش بەشداری تا ڕادەیەک بکەن لە چالاکیەکان. هونەر هەموو هونەرمەندێک بێت، لە هەموو کەسێک لە بواری هونەرا. بۆ نمونە من وەکو هونەرمەندێک زۆر حەزم لە پردی ئەڵوەنە. هەندێک شوون هەیە بەڕاستی کە لە بیرمە خۆمیش هەکە مناڵ بووم کە هاتینە سەر ئاوەکەی ئەڵوان. من دانیشتم لە تەنیشت دایکم ئەو کاتە ئاو بڕین و ئەو شتانە بوو هاتین لە ئاوەکە جلوشتمان شورد. من دەفتەری و قەڵەمێک بەدەستمەوە بۆ ڕسمی پردەکەم کرد. یعنی هەندی شوون هەیە ئیستاش واد لێیەکە کە خەیاڵێکی جوان بۆ تو بەردەست بێ، ینی بتوانین هەموو یعنی کاریگەری لەسەر کارەکانت بێ. من ناوم زەینەب ئەرکەوازیە، لە دایکبووی شاری خانەقین. هەر لە تەمەنی مناڵیەوە من خەریکی کاری وێنەکیشانم. هەروەها لە پاڵ کاری وێنەکیشان من خەریکی کاری ڕۆژنامەوانیم، مامۆستاشم، خوێندنی یاساشم تەواو کردووە بە کەلۆریۆسی یاسا. حەزی کارکردن لە کولتورە، تەنانەت لە کاری دەستیەکان میشە زۆر گرنگی بە کولتورە دەم، چونکە بەڕاستی ئەو سەردەمە ئەو مێژوویەکی ئێمەیە، ئێمە پێویستە بپارێزین کولتوری خۆمان. هاتنە ڕێزی ئەو گروپە و ئێمە یەکەم کەس بووین بە خۆبەخشی دیواربەندێکمان کرد لەسەر ئەوەی نەفەقی خانەقین ئێستا و دواتر ئیسا حالیان حال حاضر هین کۆمەڵەی پەڵکە زێڕینە هونەریمان هەیە. ئەویشە چەند چالاکیەکمان ئەنجام داوە، ئەو گروپەم هەیە. من شانازی بە گروپی هەڵەوەکەم. ئەو گروپە من ئەندامم لەو گروپە، خانمێکی زۆر بەتوانا لە گەرمیان خات و بریڤان ئەو گروپە بەڕێوە ببات. منیش لە خانەقینەوە لەگەڵ ئەوم ئەندامم لەو گروپە. هەر هونەرمەندێک ئەتوانی لە ڕێگەی کارەکانی خۆیەوە لە شارێکی تر پەیامێک بگەینێتە هەموو دنیا. یەک هۆنەر ئێمە بۆ هین وشیارکردن بە کارتێرین، هەروەها هۆنەر بۆ ئەوەی کە تعبیر لە نەهامەتی میلەتەکەمان بکەین و خۆمان دەوروبەرمان مەعاناتی دەوروبەرمان. ئێمە بە هۆنەر ئەتوانین تەنها لە پرۆسەی خوێندنیش بەکاری بێنین. هونەرمەند بۆچی ئەڵێن جیاوازە لەگەڵ هەموو کەسێک؟ چاوی هونەرمەند وەکو چاوی کەسێکی تر ئەو دەوروبەری خۆی و ژینگە نابێنی ئەو کەسانە. بۆیە بەڕاستی زمانی هونەر لەوانەیە وەکو نووسەر چۆن بنووسینەوە، ئێمە بە هونەر بە تابلۆکانمان بە بابەتی تابلۆکانمان ناوەڕۆکەکەی و ئەتوانین پەیامێک بگەینین هەموو دنیایەک.